قلت والله وقتی خۆی نەبووم بووین زۆرم حەز لە سیارەی بوو ئەو حەزم بەرازیلی بوو نەبووم بووم نەمان بوو بەس ئێستا دایتی دەمێ حەزم لێ سیارەی وەکڕمەوە بەس لۆ ڕاگەشت ئێستا میسانە نمونە ڕۆژێک یەک کاتێکن کاک فەرادی گوتی بابم هەیبووە بابم ئەمری خوا کردیا بابم هەیبووە وەنە کافرە گوتی بابم ئەمری خوا کردیا ئێستا وەکو یادگارێک حەزم لێ بیکڕمەوە لە عەوشە ڕایگرم یەکێکیش ڕۆژێکی هاتکنم کابرا فەقیر بوو یعنی پێشتری فەقیر بووە گوت بەرازیلەکمان هەبوو بەرازیلەکەمان فرۆشت سعری 50 وەرەقە بوو 6 وەرەقە بوو هات زۆر بە پەرۆژ بوو گوتی ئەو سیارم بەرازیلەکەم دوێ لۆم بکڕی گوتم سەبەب لۆها ئەوەی گوتی وەڵای وەختی خۆی نەبووم بووین زۆرم حەز لە سیارەی بوو ئەو حەزم بەرازیلی بوو نەبووم بووم نەمان بوو بەس ئێستا دایتی دەمێ حەزم لێ سیارەی وەکڕمەوە بەس لۆ ڕاگەشت